خۆت ڕێکخە دەڵێ گورگت کوشتووە سەیری سەر و پرچت کە. ئەمڕۆ دەوامم بەیانیانە بێمە ژوورێ. سەری ساڵتان چۆن بەڕێ کرد؟ زۆر خۆشیمان کرد. ئەی تۆ؟ ئەی ئێوە؟ ئەیشان کوشتی ها کاکە؟ فڕایدە تەفۆ. کە جوان جواناش بووینەوە و دانیشتوین. یوسف ئێمەش پێمان خۆشە کارێکمان دەستکەوە سوودێکمان پێ بکە، بەڵام ئەو شتە نابێت کە دەتەوێ. پیاوەکانت بەکاردێنی بەشی تۆش لەو کارە دەدەی ئەوەش نابێ. ئەو ئەزەلە پیاوی تایبەتی ڕامیسە، کارکردن لە پشتەوە لە ڕیشی ئێمە ناوەشێتەوە. پێچەوانەکەیت بێچۆنە کاک نەزم با ئاوا تێدگەێنم لە نێوانماندا بەرکەوتنێک ڕوویداوە ئەو جارە گەورەترە. چی دەڵێ ئەزەل دەفرۆشی؟ لە ڕاستیدا منیش کەیفم بەو ئەزەلە نایە، هەر حەز ناکەم بیبینم، بەڵام ئەو کارە لە ئێمە نایە. حەقتە کاگە نەزم، لە کاتمان گرتی. من ناوبانگی ئەوم زۆر بیستووە، تۆ کاری ئاوا ناکەی دەزانم، بەڵام من پێشنیارم بۆ کاگ یوسف کرد. ئەزار هەردووکمان دەبینێ، بەڵام دەی با بزانین. ها پیاوێکی تریش لەوێ هەیە. وە عەلی باشە ئەو چۆنە؟ وەک بڵێ ئەو تۆکمەترێ لە ئەزەل پێدەچێ وابێ. خۆزگەلای ئەو لە عەلی لە جیاتی ئەزەل کۆنتڕۆلی کارەکانی بکردایە. لە ئێمە زیاتر بە دیار دەکەوێت. مناڵە حەقیەتی کارکردن لەگەڵ ئەزەل کاری ئێمە و ئێوە زەحمەت دەکا. هیچ نەبێت تۆ لای ئەو قسەکەرێکی وەک عەلیت هەبوایە. گرینگە تۆ پیاوێکی ئاوایی هەبێ.
ها لەگەڵ ڕامیز قسە دەکەم با بزانم تۆ نەجمی بەهێزی ئەوەی من بزانم بە هەرکێ بڵێ وەرە پێشەوە یەکسەر لە پێشەوە بەدیار دەکەوێت بەڵام لەو کاتەوەی خاڵۆ هاتو نێوانەکە و نازان تۆ نرخت ماوە یانە ئەوە دیسان چ سەرافشێر دەکەی ها عەلی بێنەوە زەلاتە بە من چی ڕێک وەک ئەوەی وتت مادەم یەکسەر ئەزەر بە عارزدا نادەین ئێ بە عەلی بە ئەزەر دادەین با بزانی چ دەنگێکی لێ دەرەچێت ئەوە لێرە چەند نوقسانێک هەیە پێویستە بکردرێن باشە چی بکەم بەچێ بڵم تا بیان کڕێ چی؟ نوقسانیەکانی بار من بچم لە مەتبەخەکە نانی بەیانیت بۆ ئامادەکەم پێویست ناکە باش حەزەکەی هێلکەکە چۆن بێ برژاو منیش ئەرسوچیشت دەوێ باشە هەندێک کەچەی پێداکە باشە؟ باشە ناقێنە تێی مەکە ناگیانە تێی دەکەم خواردنەکە بۆ تۆی خۆ بۆ من نییە من زۆر نان و شیرینی دەخۆم بۆ نمونە لەگەڵ پاقلاوە بە نان دەخۆم زۆر بەتام دەبێ دەبێ منیش کە بچگون لە فەگەزۆم دەخوارد قڵاو برنجیش بە نان دەخۆم تۆ هەرەموو شتێک بە نان دەخۆی چۆن ئاماویتەوە مەبەستم لاواز و ناسک ماویتەوە بەڵام من لاواز نیم هەروە هەموو شتێک دەخەمە ناو شیرەوە بۆ نمونە کرێم و لالەنجی و بسکویت پیتزا و چۆکلێت گۆشتی نەکوڵاو نا صاف لیمۆ یەک جار لیمۆ هەر هیچ نییە کاتێ منیش هەمیشە دەم خوارد نانی بەیانی دەخۆین ئێوەش دەخۆن ڕێبوار یەک ڕێگان با بڕۆین با نانی بەیانی بخۆین دواتر دەڕۆین نەخێر چامان بە کاک نەزم دەکەوێ خاڵۆ زانیاری پێداوم ئیتر لەمەودا تۆ زانیارەکانی خاڵۆ دەگوازیتەوە ئێستا لەکوێ لە ماڵە نییە هەندێک شتومەکی جێشتوی ئمڕۆ دەیدۆزمەوە دۆزینەوە کێشە نییە من هەموو کەسێک دەدۆزمەوە جگە لە ڕامیس تۆ کارە هەڵەو نابەجێکانتم نیشان دەدەیت تەمۆز بۆچی خۆت بە ئیشان نیشاندا هەڵە بوو ئەرێ ئێوە بێزار نەبوون لە کارە هەڵەو نابەجێکانتان بڕۆنە دەرێ نیگەران یەوەی ئەیشان بە تۆی زانیوانیە بۆچی لات گرینگە کەنان بۆچی بیرکردنەوە ئەیشان لای تۆ گرینگە بڕۆ دەرەوە چەنگیز ئەو ژنی منە کەنعان ژنی من خۆش دەوێت سەلما ناتوانم لەگەڵت بم بەڵام هەرگیز ناتوانم لە بیریت بکەم ئەگەر یەکتر بۆنکردنتان تەواو بوو تێپەڕە ئەگەر نا هەردووکمان لە زیندان دەبێت یەکتر بۆنکەین
ئێستا هاتە عەقڵت کوڕە من چیم دەوێ شتەکە گرد و ڕۆیشتی پرست بە من کرد هەموو شتێک پەیوەندی بە تۆ نیە تێگەیشتی جگەرە تۆ کەسانی تریش هەن لەم دنیایە دەتۆ سەرێکی دەوروبەرت کە بسوڕەوە سیرکە دێمە نێواتە بۆچی کردن؟ ئەی خوا لە ناوت بە ڕامیز خوا ئێوە لە ناو ببات ڕامیز بۆچی وازان کرد؟ خاڵۆ ئەو شتی پێوتی کاتی هاتووە کارێکی زۆر گەورەیە خاڵۆ سیرکە و گوێم لێ بگرە خاڵۆ بازرگانی چە خاڵۆ چەند ساڵە لەمە بەر سانسۆری سەدانراوە ئەوەی بیکا لە ناوی دەبن بەڵام تۆ بیکە خاڵۆ تۆ گەورەی خاڵۆ خاڵۆ گوێ لێمە خاڵۆ ئەوە چیتە خاڵۆ خاڵۆ گەورەی چیم منیش مرۆڤم یەک شکە وازم لێبێنن منیش مرۆڤم ڕامیز چی بووە بەڵێ چی بووە کوڕە خۆتە لەبیر کردووە چی بووە کوڕە من دەڕۆم ئێرە جێ دێڵم کۆتایی هات بۆچی دەڕوا ئەخر بۆ دەڕوا نازانم منیش تێ نەگەیشت نەکا پێمانی زانی بێ کەنعان چی ڕوودەدا دەشتێک بڵێ بچوەل چی بووە تۆ کوڕە وەڵاهی دەڵێم ئەمە لە ژێرسەری تۆ دەرچوانیە نایێت بڕۆ وەڵ بە بەستە من بانگم کرد کوڕە بۆ چونکە بێزار بووم کاری گازینۆ بێزاری کردم واز دێنم هەمیشە کار و ماندوو بوون تاقەتم نەمای کرد هەرەوەندە گوێت لێ بوو کاک ڕامیز ئێوەی ناوێ برایەکەم لێرە دوور دەخەمەوە بۆ کوێی دەبێ بیبە ناتوانی بیگۆڕی
ئەو بچکۆلە ئیتر لەگەڵ منە براکەم کەنعان نابێ بڕۆی جێمان بێڵی کوڕە من چی نەما بۆت نەکەم ها شتێک بڵێ ناتوانم بیڵم بۆیە دەڕۆم مەکە لەوانەیە بۆ خۆی ڕاستیکە بدۆزێتەوە کۆتایی ئەم کارە خراپەڕانش تازە بڕیاری خۆی داییتر پێش ئەوەی خراپ بێ لێگەڕێ با بڕوە عشقی سەلمام زۆریشم خۆش دەوێ بەڵام پێم دەوت کاکە آخر پێم دەوت کاکە ئەو کاکی من بە حساب داد کوڕە پێم دەوت کاکە لەبەرایشان پێویستە لەبەرەوە بێ ئەگەر بیرکەمەوە ئازار دەچێشم دەمێ بیر نەکەمەوە بڵم شایانیان بوو بەڕای تۆ چی دەکا خۆی بە شوێنێکدا کردووە کچە باوکی خۆی کوشتووە ئەرێ بە دوای داناچی وانە ناچم پێویستە نەچم ئەیشەن و باوکی سەیری ئەو چیرۆکەکە چیان بەسەر تۆ هێنا بەڵام سەیرکە ئەها کچە بەدەستی خۆی باوکی کوشت ژیانی منی فەوتان دایکم باوکم ئەو هەتیوە برایمی کوشت ئەوە تا وەک سەی تۆپی فرەماندا ناو پیساییەوە بەڵکو شتێک بگۆڕێ پێویستە بگۆڕێ هەر دەگۆڕێ وردە وردە شتێک دەگۆڕێ بەو نمونە وەکو چی کورە سوزانم یانی جانم دەوێ بگۆڕێ شتێکی جیاواز بکە دەمەوێت کە بەیانەن هەستامەوە تەمبەڵی بکەم ژیانم بیرکەوتۆ کاکە عەلی شانم نییە های های ئەی چی ئەی مەسەرەکە کچە و شتانە نییە لە خۆتەوە قسەی بێمان نەمەکە ئەی بێگومان ژیانی بیرکەوتۆتەوە کوڕم کەوت ژیانم بیرکەوتۆتەوە یەکسەر هەستم بە شتێک کرد قابلە من تێنەگەم ئەو مانای وای کەوتە داوی کچێکەوە چێە بڕۆ سەربابەتەکەی دیکە یەکێک لە کارمەندەکانمانە چێە لەگەڵ ئازاد نێوانتان چۆنە باش نییە با نەچین سەو بابەتە هاوارکەم بابا ئەو بابەتە مەکەوە شتێک لێ بڵم کاکە عەلی نا ئازاد لە ئەزمەدا ئەو کچە لای خۆمان دۆزیمەوە بە چای خۆم بینیم چەند بە نازی پێ دەکەنین بەڕاستی ئەی بێگومان ئازادی ژووتی ئازاد چی وت ئێ نازام ناوی دادەبوو ئەو دەبوو چ بوو بادەکرێ سەر کە چۆن لەسەر زمانیەتی ناوی دەڵم کورێ لەسەر زمانی چی شتێکت پێ بڵێم چییە گەیشتین چیت دەوێت هاو باش داوای یارمەتیکی بچووکی لێ دەکەم پێویست بە دڵی ناکە ئێمە مشتری باشین بۆ کارەکەی تۆ بە کورتی بیبڕەوە پێویستە ئیشان بدۆزمەوە دەنگێک لە ناخمەوە دەڵێکان ئەم پێش من دەیدۆزێتەوە من لێرە 50 کار لەسەر و جێلاکم کۆبووتەوە سەرخاڵم بۆیە دەڵێم گەر تۆ چاوێکت بخەسە ئەسە کەنعان بزانی چی دەکا بەڵکو ئەوە بتوانێت ئیشانیش بدۆزیتەوە دەیکەی ئەلۆ ئەلۆ تەمووس
دەی باسی ئەو عەلی وەزەلە بکە بە شێوەیەک باسی بکەکە دڵم ئەو بخواتەوە بە لە تۆش بێزار نەبم. لەم کارەدا سوودبەخشێکی گەورەمان هەیە. چییە؟ من ئەوان باش دەناسم. ئەو ئەزەل و عەلیە چەندی لێیان بدەی هەر هەڵدەستنەوە. گەر بە تەواوی لێیان بدەین ناتوانن هەڵسنەوە. گەر بە تەواوی لێیان دەین ئاخر میلێت هەڵدەستێتەوە. نازانم ئاگات لێ یان نا، دوو کەسی زۆر خۆشەویست نین تۆ کەنعان. بەحسی زەلامان بکە. ئەوەش ڕێگایەکە، بەڵام منیش ڕێگای خۆم هەیە. تەنها یەک شتێ بتوانێت عەلی و ئەزەل تێک بدا. عەلی ئەزەل لێک بکە. بۆم ڕوون بکەوە. عەلی بە درێژایی ژیانی هەمیشە دووەم پیاو بووە. ئێستا گەر دەرفەتێک لە بەرامبەر خۆی ببینە هیچ دوو دڵی ناکە یەکسەر دەیخۆزێتەوە. ئەزەل کارەکانی بە جۆرەی ڕێچکەی خۆی دەکا، بەڵام گەر عەلی دەستی بخاتنە ئەو کارانەوە ئەو کەستێ نخوم دەبێ. ئەی ئەوان باشترین هاوڕێ یەکتری نین؟ کاک یوسف لە باشترین هاوڕێ باشترین دژمن دەردەچێ. باوەڕم پێ بکە. حەز دەکەی شتێکی ئاوات هەبێ؟ ئێمە چامان لە شتی زیاترە. بازارە ئەو ڕێکەتە نامێ مۆرکەین. ڕامیز کوڕەکانی تۆ دەڵێی ژەهرن. نمونونەکانیان تەواون لە بەرەوەیە کاکە. خاڵۆ پێویستە نوقستانەکان پڕکەینەوە. کارەکە لە یوسف دەستێن بەڵام بەبێ کەنعان چۆن بیکەین؟ چۆن پەیوەندی لەگەڵ سەرەوە گرنتی بکەین؟ زەحمەتە. ئەو پیاوە لەوێ لەگەڵ هەمومان دۆستە. وەکو ئێمەی زەمانی کۆن. بۆ ستنێک دەقا باباڵە لە یەکدەگەیشتنێک ڕوونەدا. مەبەستی ئێمە دروستکردنی کۆسپە لە بەردەم کەنعان یوسف بۆ وەرگرتنی ئەو کارە. یانەوەتە بۆ خۆمان کارەکە بکەین. جیاوازی چییە؟ جیاوازی ئەگەر ژێرەوەی ئەیر هەرکۆڵین گەرمانەوە کارە لەوان بستێنین ئەوە پێویستە هەفتەیەکی خۆمان بگرین و چاوەڕێ بکەین. تێگەیشتم. باشە ئەگەر یوسف لەم کارە زەرەر بکە ئەی چێ قازانج دەکا؟ ئەزەل بۆ ئەوەیان چی دەڵێ؟ دوای قسە دەکەین کاکە. بۆ ئەمەیان پیلانەکە ئاشکرایە. دەبوەستە ڕۆڵە بە ئەو برادەرە قسە بکە. بڵێ. دەکرێت زۆر لە یوسف بکەین. بەڵام ئەگەر لە دەرەوە بیهێڵینەوە با زۆری لێ بکەین کارمان لەگەڵ بکە. وەڵڵە هەرەوە مابوو. بۆچی برا؟ ئاواش هێز بەدەست دێنین. ئێمەش پارەمان دەست دەکەوێت. مەبەست دەوێ وانی عەلی؟ ئێمەش بەهێز دەبین. چ خراپێک لەوەدایە؟ ئەو بچکۆڵە ڕاست دەکە. کەوتە بەردڵم. خاڵۆ دەڵێم با بیرێک لە قسەکانی عەلی بکەینەوە خوارزە. ئەگەر بە یەکەوە بین بە یەکەوە قازانج دەکەین. لەگەڵ کەنعان کار دەکەی؟ خوارزە من هەمیشە بیر لە دوو هەنگاوی دواتر دەکەمەوە وانییە وەک ئەوەی کە هەمیشە فێرم کردووی. ئەزەل هەر کەسە کاری خۆی دەکا و شتریش فێر کردم خاڵۆ. ئەو کارە کۆتایی بێبێنە کەستت پێ کردووە. وەکەوەی قسەمان کرد ڕاشکاوانە بە یارمەتیتان. عەلی بڕۆ دوای ئەو کوڕە بکەوە بەشک و هەوڵ دەی ڕازی بکەی. ڕازی کە دەی هادەی. ئەیشان وەڵام دەوتکە پێویستە لە شوێنێک یەکتری ببینین. هەڵەیەکی بچوو کراوە لە لای منیشەوە.
چۆن بتوانین ئەو گرێ ئەوانی پێکەوە بەستەوە بیکەینەوە؟ یوسف لە منی پرسی منی شوتم باڕای کەنعان بەگە وەرگرین هاتنە گۆڕی مەسەلەی ئەو دوانە سوودی بۆ کارەکەمان هەیە. دواتر هەمان شتمان دەوێتەوە. ئەزەلمان پێ بدەن. ئەریکان تۆ جێت لەم نا؟ نەخێر گوێت لێ ناگرم یوسف، ئەمانە کێشەی تۆن. متمانە بە چەنگیز مەکە، لەگەڵ نەزم شەڕ مەکە، ئەزەلیش دەفروت و ناکە. کە دەکرێت دوو دەقە قسە بکەین؟ ئەریکان تۆ چی دەکەی بۆ خاتری خوا؟ دەڕۆم، پێویستە شتێک بۆ کەسە بڵم کە ڕۆیشتووە. من تکایەکەم لە تۆ هەیە. هیچ کەسێک لەگەڵ خۆت مەبە تکایە. بێگومان گەورم، بۆکوێ؟ ئەزەل، ئەرە تۆ چیت بەسەر هاتووە؟ تۆ هەمیشە قسەی عەقلانیت پێخۆش بووە، بۆ ئێستا گوێ ناگری؟ هەمان شتمان ناوێ عەلی. های تۆ چیت دەوێ؟ یەکەم جار یوسف، دواتر کایە، دواتر کەنعان. بەم شێوەیە من ئەوام دەوێ. تۆ وا دەزانەگەرە ژمێری ئیتر پێویست بە ئامۆژگاری و پیرە پیاوانە نابێ؟ هیچ نەبێ وا پیشامەتە کە تۆ ناتەوێ؟ چەندی ساڵەوات کردووە، ئێستا ژواب بکە براکەم، یاری بکە. ئەوە ڕامیس بڕ ئەشمان بکەوە لە قسەکەی. قسەکانی من هیچ نرخێکیان نییە ئەزەل، بیرۆکەکانم هیچ بەهایەتیان لات نییە. کوڕەتی پێ بڵێم، یاری بکەم. نا، ڕاستی بڵێ. بەڵێ، من بیرۆکەی خۆم لە بیرۆکەی هەمووتان بێ باشترە، چونکە من باشترە و جۆرەشتانە بیر دەکەمەوە. ئەمە ڕاستەکەیە. باشەی هاوڕێتەکەمان لە شوێ کاکە. ئەی عەلی کاکت نەبووە و کاکە بۆ کوێ چوو؟ دەمەوێت تەواو بێ. تۆ دەزانی من لە چاوەکانی تۆدا چی دەبینم؟ حەز دەبینم، حەزێکی وەکو ئەوان. پیاوێک دەبینم کە دەیەوێت بێتە ڕێبواری هەمان ڕێگا. هەستە ئەزەل، هەستە. من لەو ڕۆژەوەی لەدایک بووم ڕێبواری ئەو ڕێگایەم. ئەو ڕۆژێک کە باوکت تۆی بە قورئانی پیرۆز ئاشنا کرد، مامە منی بە تۆپلی و دەماسە و شتانە ئاشنا کرد. کەوایە بڕۆ بۆ خۆت لە شوێنێک تری یاری بکە. کوڕە! 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 وام لێ مەکە بڵێم تۆڵە و مۆڵە و شتانە هەموو کراوەتە. برە تۆ بۆ چۆن دەخۆپەرستی ها؟ خۆت من قسە ناو کارەوە. ئێستا من بۆ لێرەم ها؟ شەرم هەڵگرم لە دەست خۆپەرستی تۆ؟ من خۆپەرستم. کوڕە هەی بێکی مات. چیت لە من نەکرد؟ شۆڕە ئێوە هێشتا من لە ڕێگەی بیسایرە دەکەم تا ئێوە هێشتان بەسەر نەیە. ئەزەل هەموو شتێک هەر تۆڵەی تۆ نییە. هەموو کەسێک هەر پیاوی تۆ نییە. ئێمەش لێرەی. ئێمە شتی جیاوازترمان دەوێت، جیاوازتر لەوەی کە تۆ بۆ ئێمە دەوێت. ها، یانێ دەتەوێت وەکو ئەوان بی، دەتەوێت وەکو یوسف بی. ڕاستە کورا، دەتەوێت وەکو ڕامیس بی. بەڵێ دەمەوێ، بەڵێ دەمەوێ وەکو ئەو بم. دەمەوێت کوڕا، قسەیەک هەیە؟ دەتەوێت وەکو هەشتا شەڕیان دەبێت کە ئێستا پشتیان بە دیوارەوە ناوە. ها؟ دەتەوێت لەو کەسانە بی کە خۆشەویستانیان دەکەنە بەترچێوە، لەو کەسانە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم کەسم خۆش نەوێ. ئەوانە قسەی من نین کوڕە. ئەزان، کوڕە تۆ ناوێت شەی ڕووی قسەکە بکەی نەوەک لە چاوانی تۆ سێکی بەسەر بێ. ئەوە حاڵەتی دای تۆ. ئەزان! ها! ئافەرین براکەم، پیسایەکی باشت خوارد. ئێوە چی دەم دەکرد لێرە؟ من لیستی شتومەکە نوقسانەکانی مەتبەخم هێنا تاوەکو بچمە بازار بیان کڕم. هەر تەواو نەبوو، با بچینە ژوورێ تەواوی کەین. وەرە با من بدگێنم بۆ خۆم لە سماولا. سەریکە سەریکە بەڵکولەی تێ بگەی. خێرە کاکە عەلی، چی هەڵەیەکی کردووە؟ تۆ لەگەڵ خەزەبی خوا هەوڵ دەدەی، چی دەبێ ئیتر؟
خاڵەوتی ئەزەل ڕازیکە ها خاڵۆ ئەزەل لێک زیابوونەتەوە کەس ناتۆ ببورە کاگەلی بەڵام واز لە ڕازیکردنی ئەزەل بێنە تەفۆ ئێوایە دەزانم بۆ ئێوا دەڵێم ئەزەل و ڕامیس کڕووباوکن پچێ نێوانیان بۆی کار بکە ئەزەل شێت دەکا خاڵۆش بۆ خۆی پاککەوتەیە گوناحە کوڕم پەکەتە چی حاڵی چی تۆ بە بەڵام تۆ جۆ بگرم کارکردن لەگەڵ خاڵۆ زەحمەتە مشکی ئەو جیاواز کار دەکا بە تۆدا خواردنێکی بۆ ئەزەل نردووە ئەزەل و خواردنە ناخوا تفی تێ دەکا ئێستا تۆ بەتەمای چی؟ ها؟ تێگەیشتم و بڕایەوە باش لەگەڵ سیخڕۆکاو سەرگیری دەکەم کاکە عەلی ئەو کەسەی خیانەت بکاتە فۆزارێکی تریش دەیکاتەوە ها دواتر زارێکی تر زارێکی تر و زارێکی تریش سەیری ئەوەکە کاری نیە بە سوورەکردنی تۆفیقی منە ئەرە تۆ شتێکی ئەو پیاوەت خۆش دەوێ؟ ئەرێوە چیوت خود بۆ مێزانەوە گتۆن دەپاچیان دەکەیەوە ڕەنگتان لە بەرنێشت نازام چ شتێکی ها یعنی خۆشت دەیە؟ پرسیارە سەرچیەکە ئەو هەز بەچی دەکا نازانم بەڵام هەمیشە بە دوای تۆوە بوو بەڵام دواتر وتی کە پێشکەمێک شتێکی وت ئەگەر چی ئەو نێوت ئەزەل وتی بۆ پاراستنی ئەو ئێستا قسەشم لەگەڵ ناکە چزانم مێشکم تێک چووە سەیری کە چەند جواندانە بەدانا دێنە ژوورەوە بۆ خۆیان باڵا تێگەشتی کاگالی من بە هۆکارکی شارستانی هاتوومەتە ئێرە بوو بە خۆ شارستانیەتت چیت دەوێ سەرسەبەتە چت دەوێ بۆچی باڵە تێگەیشتی من هاتوومە تاوەکو ئەم نامەیە بگەینی بەدەستی خەتۆ ئازاد کاگالی تەواو عەلی هێشتا تێنەگەیشتی من بۆ خۆم کێشەی خۆم چارەسەر دەکەم پێویست بەوە ناکە کەس بم پارێزێ ببوورە خانمە بچکۆڵە کەنەعام بەک تکات لێ دەکا ئەو نامەیە بگەینی تە دەستی خەتۆ سلما دایکم دەکرێت دانەیەکمان لەمە بدەیتێ؟ زۆر سپاس پێدەچێ هەمیشە خۆت دەویستی خۆت بکڕی بۆ خۆم نەیکڕم ئاوا دەمێنمەوە کەسم نییە دەستخەتەکەت باش ناخوێنرێتەوە ئەمە چی نووسراوە؟ پەنیر تکایە پارچەیەکی بچووکمان لەمە بدەیە ئەی چێ بۆ تۆ پێداویستەکان دەکڕێ؟ وەڵڵا لە ماڵەوە خواردن پێ دروست ناکرێ ژیانی ساڵتیە زۆر سپاس ئێمەش ساڵتین بەڵام بۆ خۆمان خواردنی خۆمان دروست دەکەین باشە ئەگەر لە ماڵەوە بۆ خۆت خواردنی خۆ دروست کەشتێکی تەندروستە ئەیوانە؟ ها؟ بەڵێ لە دەرەوە لەکوێنان دەخۆی؟ وەڵڵا هەرچێ ڕێککەوێ شوێنەکار دەبێ زۆر باشە هەندێ وەرم بەرزی دەڕۆم دواتر کە دێمەوە جەماعەت وازان داخۆچمە چ کارێکم کردووە لە کاتێکدا من چۆم بۆ پیزای نەفیس ئەوێ پێدەزانم خۆشترین پێزای لێە کام زۆر؟ سێزار ئێوارە دەسماوێ پێزایەکی سێزارم لەگەڵ خۆت بۆ بێنە باش ئەمڕۆ دەوام بەیانیانە ڕاستە ئێوارە بە ئیساحەت لەگەڵ کچەکان دەیخۆین ئەوە کەوایە با بۆ تۆش پێداویستی بکرین ها باش
جێوێکی خۆشە ها مردم لە چاوەڕوانیدا کای پەیوەندی پێوە بکە حەز دەکەی شتێک بڵێ؟ لەبارەی چی؟ ئاخ لە دەستۆ هیچ بابە هیچ. خێرە ئەو مشەوشێ چییە ها؟ کە ئەدەناسی وانە پیاوی کەنعان سەرێکی لێماندا. هاتبوو کۆکتەلێکتان لەگەڵ بخواتەوە؟ نەخێر ئەو نامەی هێناوە. ئادێ بێنە؟ بۆ تۆ ناباوکە کەنان بۆ دایکمی ناردووە. شەو شتیوانە دەیەوێت چای بدەیت یە و کچە بکەیەکە هەوڵیدا کچەکەی بکوژێ من بچمە و حەیوانە ببینم ناکچم نا تۆ ناچی چونکە دایکت دەچێ چی؟ وەڵا هەرەوە مابوو یعنی تۆ ڕازی چایەن بە یەکتر بکەوێ؟ نا دایکت ڕازیە چاویان بە یەکتر بکەوێ ئەو جارە تێگەیشتم چونکە کچم من ئەو نیگایی وا لە ناوچاوی دایکت دروست بووە پێشتر بینیومە. بۆچی دایکە؟ ئەگەر باسیشی بکەم تێناگەی کچم. شتێکی لە دایکم کرد؟ کەنعان ناتوانێت هیچ شتێک لە دایکت بکات ئەوەیان باش دەزانم. باواش بێ تو هەر ڕێگەی پێمەدا. ئەوەشیان باش دەزانم کچم ئەوەش باش دەزانم چونکە دایکی تۆ سەلماهۆنەلە حیساب بۆ هیچ پیاوێکی دێوەزمە ناکە لە کۆتاییدا ئەو شتە دەکا کە دەیەوێ. دایکی تۆ کچم سەلماهۆنەلە ئیترە وێنەی فڕێدا لەوانەیەوە بێتاوان بێ من جۆم لە ڕامیز بۆ وای کوت خۆسەلما پێینەوە خۆشم دەوێت لەوانەیەوە منی خۆش بوێ نابێ بپرسە بڕۆ بپرسە بزانە توی خۆش دەوێ بۆچی ناپرسی ئەگەروتی ئەو بڕۆ دەرەوەتەی وەلبە
لەگە کاپتان قسەم کرد خاڵۆ وتی من بەجیان قەرزداری خاڵۆ ئەمریکی هەبێ لە خزمەتیدا بیانیەکانی چاوەڕێی هەواڵن خاڵۆ باشە بڕۆ پێیان بڵێ ڕامیز قەرەسکی دێتە ناو بازرگانی چەکەوە ڕامیز چی بووە؟ پێویستە قسە بکەین. هنا كنعان رامز چۆنە؟ ڕامیز تۆ لەوێ نەبی جیاوازە وەک تۆ هەربوونت نەبووە بۆتە پیاوێکی زۆر جیاواز خۆی خستۆتە ناو کارەوە کەس نابینێ جەماعەتی کۆبنەوە لە ڕۆژ دیارەکەودا دێم بەڵام بەداخۆ بەڵگەکانم لا نییە با پرس بە کاکەن ئانش بکەین خۆم چارەی دەکەم پێویست ناکە لەگەڵ تۆمە برادر پێویست بە تۆ ناکە دەرکرای نێوانتان چۆنە؟ لەو ڕۆژەوەی تۆ ڕۆیشتی لەگەڵ کەس قسە ناکە بەکەیف دیارە بەڵام لە ناکەو هەڵدەچێ مێشکم ئاڵۆز دەبێت چی لە مەشکدا بێ چی دەکا بیر لە چی دەکاتەوە هیچ لێتی ناگەم تۆ لەگەڵی نەمایتەوە؟ شتێکەیە بە منی بڵێ کەنعان تەنها لەبەرەوەی بێزار بووی ڕۆیشتی بەڕامسی ناڵێم بە من بڵێ ئەی من خۆشەویستی تۆ نەبووم قسەم لەگەڵ بکە تەنها دەمەوێت تۆ باش بی با قسە بکەین منیش هەندێک شت هەیە دەڵێم دەیڵێم بێگومان باسی ڕامز دەکەم خەریک بوو لە بیر بکەم سەلمای دەبنگ ئەو دەچێتە ناو بازرگانی چەکەوە تۆش دەیوت تۆ پێت ناکرێ ئەو توانای خاڵۆی نابێ قسەی لەگەڵ پۆلیس کردوە تا بازرگانی ڕاکخا لەوە دەترسم نەوەک بەم کارە تووشی کارت من پێویستە بڕۆم بەڵام ڕامیز عەلی بڵێ خاڵۆ ئەو کچەم هەر شتێکی لێبێ من لە تۆ دەپرسم و یەخەی تۆ دەگرمە من چیم کرد بە بۆ بەم دەڵێ گرنگەوەیە کە گوێر لە قسەکەی من بوانیە بیستم ئەمە چییە؟ تۆ نووسی بوت خاس من ئاوام نەنووسی بوو نووسی بووم خاس ئەمجا بۆ ئەوە نازۆ دەڵێ خەس خاس بەڕێزم ئادەی تۆ بڵێ باینجان
دەتەش بڵێ خەیار دەیڵێم دەڵێ خەیاریان خێر خیار بێگومان بۆچی ئاکە چی لات بەڕێزم ئەو ئایا چی لێ هات بێنەوە ئەو ئایا قوربە سەرا بۆچی دەکەنی بادا من ناوم بەدێ بادە نییە ببوورە داوای لێ دەکەم دەڵێ مێوارە ببوورە حەز دەکەی دێ مەلات ئێستا بێ مەلات ئەوە دێ ئێوارە چی؟ هیچ لەبیرم کرد مانای وای شتێکی گرنگ نەبووە باوکم لە ژوورەوەیە هەموو شتێک لە تۆ باشە ها وەک تۆپم دەی گیانەکەم تۆ گوێ بگرە ئەزەل لەگەڵ عەلی دەچینە ناو ئەم کارەوە باشە خوارزە منیش وەکو عەلی بیر دەکەمەوە یەکەم جار پێویستە بەهێز بین ئەگەر لەم کارەدا سەرکەوتوو بین ئەوە هێز لە ناو دەستی خۆمان دەبێ دوای ئەوە ئەو نیشانەیە دەپێکین کە مەبەستمانە لێدانی سەرەکی لێدانی سەرەکی تۆ علی دەبینم بە خاڵەوە نووساوی لێی نابیەوە هەرچی دەڵێ بیڵێ ئەزەل با چیرۆکێکت بۆ باسکەم 30 ساڵ لەمەوبەر پیاوێکە بوو کە لەلایەن هاوڕێکی کۆنیەوە دەگەی بەرکەوت بوو ئەو پیاوەی لەسەر لوتکەی بەرزی شوێنی دنیا بوهێنایانەوە بە عەرزیاندادا لە پشتەوە لێیاندا هەرچی دەدەست بوو بردیان فڕیاندا زیندان کوڕەکانیان کوشت بەڵام ئەو پیاوە واسی نەهێنا پیلانێکی دانا چپیلان بە ئیرادە و توانایەکی ئاسنینەوە پیلانێک کە بە زیرەکی خاڵۆ خودی خۆی دایناموو ڕۆژان هات پیاوە لە زیندان هاتە دەرەوە هەموو پیلانەکانی دەست پێکرد بە بۆ شەڕەفی خۆی پیلانی سەرەکی خستە کارپێکردنەوە چیرۆکەشی چۆنە؟ ئەو چیرۆکەمان بیستووە باشە بەڵام کەسانێکان هەمان چیرۆکم شێوەیە دەجێڕنەوە هامان پیاو دەگەی لە هاوڕێکی نزیکی خۆی داو لە لوتکە فڕێداوەتە سەر زەوی ڕۆژان هاتن هاوڕێکەی تۆڵی خۆی لە وەرگرتەوە بە عەرزی دەداوە بەڵام ئەو پیاوێکی ئاوا بوو کە حسابی ئەوەی کردو بگەڕێتەوە سەر تەختەی پاشایەتی ئەگەر چی تەمەنی بەسەر چوو بوو بەڵام گەنجێکی وەکو یارمەتی دەربردە لای خۆی پیلانێکی دانابوو لەژێر پەردەی وەرگرتنەوەی تۆڵەدا بەم شێوەیە یەکەم جارە قومارخانەی لیان سند بوو وەریگرتەوە دواتر گەڕایەوە ئەو ڕێکخراوەی لێی دەرکرا بوو دواتر دەستی خستەوە ناو بازرگانی چەک کە پێشتری خۆی بوو کاتی خۆی ئەم پیلانەی دایناوە بۆ تۆڵە نییە بەڵکو مەبەستی دووبارە گەڕانەوەیەتی بۆ لوتکە نیشانەی پێکانی ئەو ئەمە بوو ئەم چیرۆکە ئەوهاش باش دەکرێت وانێ خاڵۆ؟ وایە ئەو قسانت لەبیر مەکە خوارزە لەبیرت بێ چونکە منیش لەبیریان ناکەم لە یادم دەمێننەوە بەڵام من بڕیاری خۆم داوە لەگەڵ عەلی ئەو کارە دەکەین ئێستا عەلی دەچێ لەگەڵ یوسف ئەو کارە کۆتایی پێدێنێ هەڵبەت ئەگەر بێت و عەلی هیچ لاریەکی نەبێ بۆ ئەمە هیچ لاریەکت هەیە عەلی؟ نا
ئەی مادەم بڕاتەندا بۆچی من تامان کردووە بۆ ئەوەی لەگەڵم بی چی؟ لەگەڵم بی تۆ باوەڕ بەو کارە ناکەی تێگەیشتم بەڵام گەر تۆ لەگەڵم بی ئەو کارە بەڕاستی دەڕوا ئەو شتانەی نایان بینم تۆ دەیبینی بۆیە دەمەوێت لەگەڵم بی یعنی بمە یارمەتی دەرێت نەخێر ببە هاوڕێم هاوڕێم لە دوای ئەو ڕۆژە وێرە داخرا ئەو ڕۆژە بۆ دوجار لەگەڵ تۆ قسەمان کرد بۆ دوجار تۆم بینی کانان من لێرە لەسەر زەوی درێژ ببووم وانە بەڵێ تۆش لەسەر سەرم بووی ئەگەر چی باش لەبیرم نایە بەڵام شتێک بە سەرتەوە بوو جلوبەرگەت هەمووی خەیان بوو بە خوێنی کاکەم سوور بووە بەڵێ زۆر بە خراپی کوژراوانیە بەڵێ تۆ هەناسەی لای تۆ داوایە ڕاستە بەڵێ باش سیرکەوە باش من کە هاتم یەکسەر لێرە درێژ بوو باوەڕم نەدەکرد وەکو کۆتایی فیلمە ترسناکەکان ڕامیز لە لووتکەمدا لەبیرتە چۆن لێم هەستایەوە بەڵێ تۆ چی دوێت لە من گوێ چی دوو دوازی لێم هێنا وتم ئەوە ناهێنێ ناهێنێ مەی کوژە سوپاست دەکەم ژیانمەت ڕزگار کرد بە تو هەمووت من هەڵبژێرە بیرت کەوتەوە پێش هەموو ئەمانم من هەڵبژێرە تۆش وتم دەمێکە هەڵم بژاردووی وتم لە سەرەتاوە من تۆم هەڵبژاردووە پێم وتی درۆم لەگەڵ مەکە گەر عاشقم نی درۆ مەکە گەر عاشقم نی ڕاستە ئازار دەچێژم خەمبار دەبم بەڵام دەژیم بەڵام ئەگەر بێت و پێم بڵێ عاشقتم و درۆژ بێ تۆ چی دوت وتم عاشقتم وتم لە سەرەتاوە من عاشقی تۆ بوومە ئەوەندە بە جوانی وتت ئەوەندە جوان سەیرت کردم باوەڕم نەدەکرد و هەر بە عەقڵیشمدا نەدەهات درۆ بوو بەڵێ
سپاست دەکەم سپاست دەکەم کە عشقت بەتەنیا بۆ من جێهێشت. ئەو ژنە کێیە؟ چی؟ ئەوەی کە لەبەر ئەو ئێستا وازت لە من هێناوە کێیە؟ ژنێکە جوانی جوانانە، بەڵام ئەویش وەک تۆ ژەهراویە، وەک تۆ من دەفەوتێنێ. عاشقی تۆیە؟ بێگومان نەخێر، بەڵام وابزانم بۆ ئەو شانسم بۆ بخوازە. کاک یوسف وتیان ڕازین؟ باشە لەکوێ یەکتر دەبینین؟ وادێن. بە نەفرەتی دەکچێ وەڵام دەوە ئەیشان وەڵام دەوە. خۆی دەکوژێ هەوڵی خۆکوشتن دەدا. گوێت لێم و کەنعان دەڵێم خۆی دەکوژێ. تۆ دەتوانی بزانی لەکوێیە؟ لەوانەیە دۆزی بێتەوە. دەشتێک بکە؟ بۆ دەبێت شتێک بکەم چەنگیز. ئەو ژنی تۆیە بۆچی لای من گرنگ بێ؟ تکایە؟ با بزانم. لێکۆڵینەوەمان لەبارەی تۆ کرد. ئەگەر چی ڕێزکەت توندڕەوانەیە، بەڵام وتیان باشە، بۆیە پێویستە یاسایەکان ڕوون بکەینەوە. بۆ ئێمە نا، ئێمە وانەی خۆمان خوێندووە. ئەگەر بتخوێندا لێرە نەدەبووی برادەر. پێشنیارتان چییە؟ کارەکە بدەن بە من. من بە نیوەی پارەی ئەو مشتریە دەیکەم. چۆن دەیکەی؟ چەکەکان لە پشتی خۆت بار دەکەی؟
فەرموو گوێم لێتە کاک ڕامیس. سانسەر چەکەکان بە ڕێگەی وشکایی دەگوازێتەوە، بەڵام من لە ڕێی دەریاوە چەکەکان تێدا. کاپتەنەکە لە بولغاریاوە دەهێنێتە ئێرە. منیش دەیان فرۆشم و بە کاپتەندا پارەکەتان بۆ دەنێرمەوە. کاپتن پارەکە دەدا بە ئێوە، ئێوەش دووبارە چەک بنێرنەوە. ئەمە پێشنیاری منە. باشە، بەڵام کارەکەت تۆرێکە یاو کاپتن؟ کورەوە کارە باسی دەکەی ها؟ کاپتنە لە لێواری دەریا چەقاندووە. دیار نییە تۆ خاڵۆ یان باوکی بەندەری دەریایی. من بە یارمەتی خۆتان هەر ئێستا دێمەوە. بیرکەوە ڕامیس، کەنان بۆیە چی دەکرد؟ ببوورە دەڵی چی؟ هیچ نییە. چیت دەکرد بچکۆل، قسەم لەگەڵ بکە. سانسەر ڕێکخستنی هەیە. من تەنها کارتنێکم هەیە بۆ ئەمە. نە لێرە ناسیاوم هەیە، نە لە بولغاریا. پیاوەکانی ئەو زۆرە هی تۆ کە دواکەوت. هەواڵم دایە بەندەر تاوەکو کاپتن ئامادە بێت. کورە ئەمار بە کاپتنی گرتووە. کاک ڕامیس، بەچی متمانە بێەوە بکەم؟ تەنها بە من نە، بەمیش. پێشنیاری من ئەوەیە، پیاوەکەی سانسەر لە بولغاریا با لەگەڵ کاپتنەکەی هاوڕێ من یەکتر ببین و بارەکە بدابەوە. کاپتن دەیهێنێ، من دەیانفرۆشم و پارەکەی بە ڕێگای وشکانی بۆ ئەو پیاوەی بولغاریا دەنێرمەوە. تاوەکو بیدا بە ئێوە با ئەو بەشیان سانسەری برادەرمان جێبەجێ بکات بە ڕێگای وشکانی. منیش ڕێگای دەریا تەرتیب دەکەم. بار لە ڕێ دەریاوە، پارەش بەڕێی وشکانی. هەم هەرزانترە، هەم سەلامەتترە بە نیوەی ئەو پارەیە کە تا ئەمڕۆ سانسەری برادەرمان بە ڕێگای وشکانی کردوێتی. تەنها دوو پیاوی بەهێز. پێتان چۆنە؟ یەک دقە. ئارام بەوە کاک سانسەر، ئارام بەوە. دەمێکە کاپتەم لە بەندەر چەقاندووە. هەموو کەس باس تۆرەکە خاڵۆ چۆن کردت؟ لەگەڵ سانسەر بوومە هاوبەش. بەڵام تۆ گوتتم کارە بە تەنیا دەکەم. ئێستاش هەر تەنیا دەیکەم. سیرکە دوای ئەوەی سانسەر لە بولغاریاوە ماڵەکەمان بۆ باردەکە، یەکسەر خەبەری لێ دەدرێ و پۆلیس دەیگرێ. منیش چەکەکان لە بازار دەفرۆشمەوە. دڵت داکەوت؟ تێگەیشتی؟ زۆر سپاس. زۆر سپاس. قسە لەگەڵ من دەکەی؟ وا پیرۆزی دەکەی. کارەکەم وەرگرت. تۆ سەرخۆشی؟
خۆزگە بدیبایە چۆن وتت ئاوام کرد تەنانەت یەک گول لەشم نەهاویشت هەر خۆشم ماندوو نەکرد بیرم لە هاوڕێکەم کردەوە هیچ وزەم بە فیڕۆ نەدا براکەت هەست بە شانازی بکە کەنان بۆستە بۆ کوێ؟ دەچینە لای کەنعان شتێکی باشە هەردووکتان هاتنە یەک نێوان هیچ کەس شەڕی ناوێ هەردوو کارکردنی دەوێ قازانجی دەوێ ئەزەل نایە؟ لەوانەیە ئەو شەڕی بووێ وەگەوە بەردەوام بن کە من لێرە نیم ئەو کۆبنەوەی عەلی بەڕۆی دەبا لە جەتی ئێمە ئەیشانێ نەوانەکە نەماوە بانیۆکەی پڕ کرد بوو بۆ چەقۆشی هەڵگرت بوو هەوڵی داوە دەست خۆی ببڕێ هەوڵی داوە خۆی بکوژێت یانی چی ئەوەندە ئاسانە؟ دادپەروەری ئاسانی تیانە سیرکە هەردووگانە کچەمان خۆشویست تۆ ئەوەندە خۆشویست وەڵە دێ وەرنەگرتەوە نەتوانی بیفەوتێنی چی بوو؟ ئێستا هەموو شتێک تەواو بوو؟ ئەو داسانە عشقی ڕابردووی تشتێکی وەبەر نەماوە؟ ئەتەیە چی بکەم جەنگیز؟ دەمەوێت ئەو هیچی بەسەر نەیە دەمەوێت نەمرێ باشە ئەو شتێکی بەسەر بێ من چی بکەم ها؟ چی بکەم؟ ئێوە ڕێکەوتن نامەکەتان کردووە چییە؟ جەنگیز وەرە با بێکەوە قسە بکەین هەر چۆنێک بێ ئەوە بیرۆکەی توێ بەیارمەتیتان چاکەیەکت لەگەڵ دەکەم چی بووە؟ بۆ ئەم چاکەیە تکایە پارەکەی حساب بکەم چی بووە؟ کەنعان ئەیشانی دۆزیەوە حاڵی چۆنە باشە؟ کە دڵنیا بووم پەیوەندی دەکەم کورە ئارامم لێ بڕاوە چی دەکەی بیکە ئەو خەچیوە لێرە دانیشتووە بەڵێ با بێنە سەر ڕاستی بابەتەکە عەلی برام هەر شتێک کە دەڵێی بە خاڵەوە بەسراوەتەوە؟ بەڵێ بۆ کاری ئێمە لەگەڵ ئەو تۆوە قسەکەری دووەم وەرگرین؟ وەریگرن کارەکەت باش بزانە گواستنەوەی بۆ کۆگا لەسەر تۆیە بەڵێ مەسەلەی ئاسایش و سەلامەتی کارەکە لەسەر ئێوەیە ئێمە ناچینە ناو کاری سیاسەتەوە سەدا پەنجەهی ئێوەیە چۆن لەگەڵ یەکدا بەشی دەکەن؟ ئێ چی دەڵێن؟ لەم کارەدا دوژمنە کۆنەکان دەبنە هاوبەش؟ یەکەم جار نەخێر دوازاریش نابێ؟ سێرکەم جارە دەبیە خاوەن ماڵ منیش بە میوانی دەمەلات بابزانین ئەو جارە خەیاڵ نییە کاکە عەلی سیرکە لە پێش هەموو جەماعەت دێڵێم ئەو جارە دەیدڕێنی دەیگەێنێتە لووتکە لەسەری زنتان بەڕێزان لەسەر شەرەفی عەلی گازگر گڵاسەکە بەرز دەکەمەوە هێشتا ڕێگەیەکی درێژت ماوە برا بەڵام ئەو ڕووناچێ لە چاوتدا هەیە
گازگر بۆ نێوان مامە خێراتی. دەی با بڕۆین. بۆ؟ ویستت هاوڕێتی بکەم. بیگرەوە هاوڕێتی منە. تۆ جارێ ئارام بۆ بچکۆڵ. تۆ لەو کەسانەی عەلی ئەمانە باسرگانی مردنن. ئەوە پارە قازانج دەکەی؟ برادەر تۆ حەقت پێیدا نەبێت. ئەمانە هەمویان بە پارەداچی خۆشیان دەفرۆشن بە قسە گەورەکانیان هەڵە خەڵەتەی. هەزال داوات لە من کرد هاوڕێتی بکەم عەلی. منیش ڕادە چەشم لێرە دەتێنمە دەرەوە. من ئەو یاری ئاوا ناکەم. چونکە بەم شێوەیە دەست پێ دەکا. دەڵێی بازارە بچینە ناویان. دەڵێ بچینە نێوانیان. تاوەکو خاڵی داوازیان بزانم. دواتر دەڵێی تاوەکو نێوانیان لێک بکەم. کردەوەکانی ئەوایە نابینی؟ عەلی گوێ بە قسێ پێدا کوڕە. ئاوا دەیەوێت دیاریت بکە ئاوا تەواو نابێت. هەر کەس شتێ ناویانەوە ئیتر ناتوانین دەربچی. براکەت دەکوژن ئینجا لێیان دەدەچی. عەلی ڕێگە نادەم تۆ ئێرەی ئاوا بکەیت. نەنە پێش نەنە پێش بکشێنەوە. دەتفەوتێنن. لە کاتێکدا تۆ دەتەوێت دەوڵەمەندی بەڵام ئەگەر شتێنێت تۆیان جویوە. چونکە ئەوەیان لە منیش کرد. واتان لێکردم. دەڵێن بکشێنەوە. یەک دەست ئاشتر بدەن هەرمووتان دەستێنم بکشێنەوە. دەتان فەوتێنم. کاکە عەلی با ئەو یاری ئاوانەکەین. عەلی ئەو بێقیمەتانە بەهاریان کوشت. ئەو هەتیوانە مەمەدیان کوشت. بەس سەرداریان نەکوشت یەک لێک کە زەوەندترن. دەزانم براکەم کەوایە دەی با بڕۆین. با شەڕی خۆمان بدەینە کەسانی وەک خۆمان. دەی بڕۆ برایەکەم. من دەمێنمەوە ئەزەل. کاکە عەلی من دەمێنمەوە عومەر. گوێت لەو پیاوە بوو ئەو دەمێنێتەوە تۆ دەڕۆی. هەیشان 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 عومەر وەرە کوڕم چی بووە؟ پێویستە جام بینم دایکە. ها لەکوێیە؟ لەسەرەوەیە. ناهێڵم لە دایکت جیابیەوە. یانی چی؟ ئای کاکە ئەزەل پێدەچێت تۆ زۆر بەتەنیابی. ئەی تۆ من ئیتر هەمیشە دێمەلات بەتەنیا جێت ناهێڵم ئاوا گەورە بیجان. تۆ منت خۆش دەوێ ها؟ لەوانەیە ئاوا بێ. بەڵام دایک من خۆش نایە وانە هەمیشە شەڕ دەکەن. دەی جان واز لە قسە بێنن کاکە ئەزەل هاتە سەعید پێ بکە. ئەو لە بیرکاری زۆر زیرەکە. دەی باسێ بکەین. نرخی سیم بدۆزەوە کاتە سینێکسانە بەناقص.
نایە بمۆستێنی؟ پێم وانەیە بتوانم بدۆستێنم. ناتوانانی بمۆستێنی. ئەگەر ئێمڕۆژ بمۆستێنی بەیانی دەیکەم. دەزانی بۆچی؟ چونکە من باوکی خۆم کوشت. بەم دەستانە. ئەو باوکی کە بەڵای خوا بوو. ئەو باوکی کە لە گیانی خۆم خۆشترم دەویست کوشتم. لێمدا. بەڕای تۆ ئێستا من دەژیم؟ تۆ بڵێ یەک ڕۆژی تریش بژیم؟ تۆ بڵێ ڕێگەیەکی ڕزگار بوونم هەبێ؟ نییە کەنعان. هیچ ڕێگایەکم نییە. بەڕای تۆ ئێستا من دەژیم؟ بلیتێکم بۆ دەبڕی؟ زۆر مرۆڤم کوشت. ئەمرم کرد و کوشتیان. ئەمرم کرد ڕاکێشتران. ئەمرم کرد لە کارگەکانیان لە خێزانەکانیان جودا بوونەوە. دەزانی من درۆم لەگەڵ تۆ کرد. من ئەمری کوشتنی ئەزەلمدا. بەڵام نەمدەزانی مەمەت بەردەکەوێ. سیخورێکمان هەیە لە ناوێن بە ناوی شەرمین. لەسەر مادەی هۆشبەر ئالوودەم کرد تا سیخوریم بۆ بکە. بۆ کوشتنی ئازاد چەندین ڕێکەوتناممان کرد. سەکیز هاتە ئێرە تاوەکو ڕامیز بکوژێ. نەیتوانی. مادەی هۆشبەرمدا بەمیش و بەدەستی خۆم تەسلیمی ئەزەلم کرد. ئەو کاتەی تۆم نەدەناسی راپۆرتەکانم لە جەنابی کایە وەردەگرت. ڕۆژێک لە کایەم پرسی وتم خۆ دەبێ ئەو مرۆڤانە بتوانن ببنە بەربەز لە پێشم. کایەوەتی لەوانەیە. منیش وتم خاڵێکی لاوازم بۆ بدۆزەرەوە. خاڵێکی لاوازی کاریگەرم مەبەست. خاڵێکی لاوازی ئاوە هەم دەویست کە بەهۆیەوە هەمویان پرش و بڵاو ببن و جودا ببنەوە. دواتر ڕۆژێکە پەیوەندی پێمەوە کرد. وتی شتێکی لەم شێوەیە هەیە. کەسێکی ئاوا هەیە. کەنعان؟ من لە کۆبوونەوە بووم. کارم زۆر بوو. بۆ پرسیارێکی ئاسان وەڵامێکی ئاسانم دایەوە. وتم بیکە. کەنعان؟ ڕۆژی دواتر جەنابی کایە لە ڕۆژنامە پێی نیشاندا. هەواڵی سەیلاپەڕی یەکەم کوژرانی کچێکی گەنج بە ئاڵۆزی. دواتر سەیری وێنەکەم کرد. وتم بەڕاستی کچێکی جوان بوو زۆر گوناه بوو. دواتر بەردەوام بووم لە نان خواردن. هێشتا دەتەوێت من تۆ بکوژم؟ پێش ئێستا دەبوایە من بڵێم چاکەیەکم لەگەڵ بکە. من ئەمری کوشتنی بەهاری خوشکتمدا. نەبوو. جارێکی تر. خوشکەکەمت کوشت. بە نرخترین کەست لێستاندم. کەوایە تۆش من بکوژە. مادەمەزەل نەبوو باوتت. بۆچی ئێستا هاتی پێم بەڵێ بۆ؟ چونکە تاکە ڕێگایە تا تۆ بە زیندوی بهێڵمەوە. لە جیاتی خۆت بکوژی من بکوژە. لە جیاتی نەفرەت لە خۆت بکەی نەفرەت لە من بکە. لە جیاتی بیری باوکەت بکەی بیری بەهار بکە. لە جیاتی کوشتنی خۆت لە خەفەتی کوشتنی باوکەت ڕاستی کوشتنی بەهارم پێوەتی تا تۆ بژی. چونکە هەموو ئاواتی منەوەی تۆ بژی. بۆچی؟ چونکە من عاشقی تۆ بووم. نەخێر ئەو مافی ئەوەت نییە. تۆ ئەو مافەت نییە وا بڵێ. دەزانی من یەکجار عاشق بووم. لە کۆتاییدا لە مردن خراپتری بەسەرهێنا. لە جیاتی ئەو هەموو چاوەڕوانیە خۆم ویستم
ئەو شتەی لە سەرەتاوە خراپتریشتم لێ بکە. دۆشێتی خوشکی منت کوشت، تۆ دەزانی من تۆ خۆش دەوێ ها؟ کەوایە من بکوژە، بەڵام ناتوانێ بمکوژی. بۆ لە خۆشببوونی تۆ چێم لە دەست بێ دەیکەم. ئیتر قەت درۆت لەگەڵ ناکەم. لە ژیانمدا تەنها متمانە بە تۆ دەکەم، بەڵکو ڕۆژێک بێ تۆش عاشقی من بی. ئەمڕۆت بیر دەکەوێتەوە دەڵێ کە ئەو پیاوە خوشکەکەی منی کوشت، بەڵام من نەمتوانیەوە بکوژم. بەم کوژە، من خوشکەکەتم کوشت. بەم کوژە، من خوشکی تۆم کوشت. بەم کوژە، یا بەم کوژە یا هەڵم ژێرە. بەڕێز کەنعان ئەم شێش بە تەمانی بخەیت؟ جوان گوێ لە من گرێ براکەم، زۆر کارت کرد، لەمە دوا کار مەکە. زۆر بێزار بووی، ئیتر بێزار نابیت. پارەت کەم بۆتەوە، سەرکەشیت کەم بۆتەوە، هەر گوێش مەدەرێ. بە هەموو مەرجێکت ڕازی بوو، بەس تۆ بگەڕێەوە. کوڕە دەبگەڕێەوە لام، کوڕە دەبگەڕێەوە بێ ناموس. تۆ چی دەڵێ ئەوەت بۆ دەکەم؟ کێشەیەک نییە چارەسەر نەکرێ. لە بنچینەدا تەواوبووی کێشەیە. من لە ناخمەوە قسە دەکەم، بەڵام لەگەڵ کێ پیرۆزیکەم؟ لە تێبگە کوڕە بەسەیتر تۆ بوویتە برای من. مەرجێکم هەیە. بڵێ. بە سەلمای دەڵێم. تۆش حەز دەکەی بێمەوە؟ کەوایە من هەڵبژێرە. تۆ هەڵدەبژێ یان ڕامیز یا من. تۆ لەکوێ دەزانی کە هەموو شتێک دەزانم. دەچم بە ڕامیسی دەڵێم. ئیتر گەڕانەوە نییە سەلما. من هەڵبژێرە. منت خۆش بوێ. عاشقی من بە. بەڵام تکایە درۆ مەکە. گەر عاشقمنی درۆ مەکە. ڕاستە خەمبار دەبم. نیگەران دەبم. بەڵام دەژیم. بەڵام ئەگەر بڵێ عاشقی تۆم و ئەو قسەیەش درۆ بێ، ئیتر لەو کاتە ناژیم. لەبەر ئەوە ئێستا من کوژە یانەوە تا من هەڵبژێرە. لە کۆتایی ئاواتەکەت هاتە دینەجم. ئێستا کەوتێ ناو کارەوە. پێویست دەکات دوا مەرج بڵێمە؟ بەڵێ، گوێم لێ ئەگەر دەتەوێت بێڵێ. با دواتر لێک تێنەگەیشتن ڕوو نەدا. خۆت ئەمڕۆ بینیت ها؟ ئەزال بۆ هەمومان ترسناکە. ئەو یەکێک نییە لە ئێمە. ئێوە لە شوێنی خۆی و لە کاتی خۆیدا. ئۆ
بەڕێزان با سەری کاغەزەکان نەکەین. دەچیتەوە بۆ باڕەکەتان؟ تەواو دەڕوا با بڕوە. شەرمین بڕێفتان لەسەر ڕۆژێک نەدا بێکەوە؟ بڕیاری چی؟ ها ئەوە بڕیارماندا بۆ هاوڕێی بەڵام بەم تەلەفۆنە پەیوەندیت بەوانەوە دەکرد؟ بەڵێ. لەگەڵ چێ قسەت دەکرد؟ لەگەڵ چێ؟ لەگەڵ جەنگیز. خۆڵت هەڵکە. ناوەکان ڕستکراونێتەوە. پێم نەوتی پاک بێتەوە لەمڕۆ بە دواوە خەریکەوە پاک دەبمەوە. ئەوە وا پاک دەبمەوە تەواو. بەڵام پێشەوە جارێکتر لەگەڵ جەنگیز قسە دەکەیتەوە. چی پێ بڵێ؟ وا دێنە دەرێ ڕووداوێک هەیە. چی؟ نیگەران مەبە ئەیشەن باشە. باڕوو بەڕوو قسە بکەین دوایی. باش وخەش بڵێ بزانم توانیت شوێنی ڕامیز بدۆزیتەوە؟ بۆ ئەمە نەهاتوومە. ئەی بۆچی هاتووی؟ بۆ خواردنەوە هاتووی؟ هاتوومە تا پەیامێکی ئەزرت پێ ڕابگەێنم. تێنەگەیشتم. نیگەران مەبە نازانێ. یانی بەدڵنیاییەوە نازانێ شتێکی ئاوایە. یانی ئەو پەیامی بۆ ڕاوە نەکردووی. دەوڵە کچم دەی؟ داواکاریەکی هەیە. داواکاری بەیەکەوە کارکردن. ئەو کارە چۆن دەبێ؟ بەیەکەوە یوسف بە عەرزدا دەدەن. تۆ لە ژوورەوە ئەو لە دەرەوە. پیلانێکی هەیە. من بۆچی شتێکی ئاوا قبوڵ بکەم؟ وتی کە تۆ دەتەوێتیتە شوێنی یوسف ئەیر. ئەیش بە ڕووخاندنی ئەیر. ئەو دوانەتان دەتوانن بەسەر ئەم بارودۆخەدا سەرکەون. کچێ و ئەزەلت بینیوە ئەزەل. پێی بڵێ ئادە و تەلەفۆنە بدەرێ. ها باش پێشوەخت لێم ناپرسێ ئیشان چۆنە؟ نا ناپرسم. ئافەرین. پرسیارێ دووەم بۆچی لەگەڵ تۆ کارە بکەم؟ کارەکانی من لە جێن پیلانەکانی من بە جوانی دەڕوا. چونکە مەبەستی سەرەکی ڕووخاندنی یوسفە. ها جگەلەوە تۆ جەنگیزی ناوەستی بیاوەی لە پشتەوە دەگە لە کەسێک بدەیت.
براڤۆ بەڵام من بە ئاواسانی نای مناو کارێکە بیرۆکەی تۆ بێ پێویستە لە نیازی تۆ دڵنیا بم چۆن دڵنیات بکەمەوە پێویستە بزانم کە دەگەم لێ نادەی شتێک بڵێ یانی بی لە ژوورێکی داخراوکەوە چی دەمێشکدایە چوزانم بۆ نمونە کەسێک بدە ئازاد بدە تۆفیق بدە توزانم یەکێ لەو سوڕێنەکانت مادەم شەرمینۆکەش لە ئێمە برد باشە ئەرێ علی چۆنە تۆ دڵنیای وەزیر نوێی خاڵۆیە بۆتە لە هاتوێکی بە نرخ بۆچی ئەوم پێ دەدەی با بڵێن بەستەکانم بەباشی جوڵە ناکەم کورە هاو بەش هەمیشە دەڵێم تۆ زۆر ترسناکی منم کارم زۆر بەدڵە ئارێ بۆ بیرزاکێ منت خوارد وەڵی دەزانیم ئەوەی تۆ زۆر خۆش دیار بدڵم بۆی چ دەڵێ پیزاکەی تۆ خۆشتر دیارە ئادێ بە تەمەشی کەم زین دەستاوە یەک بابەکەنا پای خۆم بخۆم دەیگەم تەواو یەکی خۆمەوە تەواوی خۆمە کە زۆر بەتامە جەنگیز دێ بە دوای مندا بێگومان دێ ئەومە ئەزار ئەو قسانە لێوێ کردێت چەندی ڕاست بوو چەندی یاری بوو هەمووی ڕاستی بوو کاکە عەلی ئەگەر بکەوی ڕادە چێشم دەتێمە دەرەوە ئەی ئەگەر خۆم نەمەوێت دەرچم هاوڕێتی کارێکی زەحمەتە کاکە عەلی جار بۆ چاکەی هاوڕێکەت ئەو شتە دەکەی کە ویستی ئەوی لەسەر نییە کچە زوو بگەیە زوو چیم لە دەستوو؟ بەخێراتی حاڵتان چۆنە؟ باشە چاوەڕێ تۆمان دەکرد